ساڵی 2021 تێپەڕی و دەچینە نێو ساڵی 2022ەوە. دانیشتوانی کەرکووک ساڵی ڕابردوو بە ساڵێکی پڕ لە کێشە و ناخۆشی ناو دەبن، بەڵام گەشتبین نین لە ساڵی تازەشدا گۆڕانکاری لە ژیان و گوزەرانیان ڕووبدات. ئیمساڵ بێ ساڵێتر بێ شەشتر بێ بگەڕێتە داوا بێتە پێشەوە بەخوا خراپترە بێ خراپترە بێ باشتر نابێ. ئێستاڵێن 2021 دەی ناخۆشە 2022 دی خۆشتر بێ بەخوا لە ئەبێ بڵێن 2021 خۆشترە. وەڵڵاهی وایان وەزع کردووە ئاڵۆزیان کردووە وەک چۆن ئاها یەک مەزموعە مشکێتە ناو گونیەک و ئاوهەلێکە دوای بەرەڵایکە یاریکی بەلایە کارڕوە ئاوهایان لێمان کردووە. کۆرۆنا، کێشمەکێشی سیاسی، ناکۆکی نەتەوایەتی، خراپی دۆخی ئابووری ئەو گرفتانەی ساڵانی ڕابردوو بوو کە کەرکووکیەکان و تەواوی عێراقیەکانی ماندوو کرد. ئێستا ڕۆژەکە وای لێ هاتووە ئەلێ ئەمڕۆ 10 دینارم هەبێ 2 دیناریە خۆم 8 دیناری هەڵەگرم بۆ 2 بەیانی 3 بەیانی 10 دینارەکە جاران 10 دینارەکە سەرفێ کرد ئەیوت بەیانی خوا کەریمە بەستا ئەو قسەیش نالێ. ئێستا ئەوەنە مەسروف زەحمەت بووە ژیان نەختی زەحمەت بووە. هیوادارین ساڵی تازە بارودۆخ بگۆڕێت بە نسبەت ئێمەوە وەکەم ئەندامانم و چەمان 125,000 دینارە بەڕاستی کەمە. کەرکووک کە بە عێراقی بچووک ناو دەبرێت و شارێکی فرەپێکاتە و فرەنەتەوەیە. سەرباری جیاوازی نەتەوایەتی واینی دانیشتوانی کەرکووک، بەڵام بەبێ جیاوازی ماندووی دەست کێشمەکێشەکانن. وەڵا ساڵی ڕابردوو ناخۆشی زۆر تیادا بوو تەقینەوە و کوشتن و ئیشەڵا ڕابردوو کۆتایی هات و لاپەڕی ڕابردوو داخرا. هیوادارین خۆری نوێ لە ساڵی تازەدا هەڵبێت. هەموو ساڵێک سام ساڵ لە چاو بڵێن ساڵی پار لە چاوم ساڵە زۆر باشتر بوو. ینی لەلایەنی ئەگەر چەند ناخۆشیەکەوە بێ ناخۆشی کۆمەڵایەتی بێ ناخۆشیەکەت یا گشتی بێ ئەبێ وا بڵین بە دوو شە کورتێکم و هەرا لەم ساڵ بە ساڵ خۆزگەمە پار. کەرکووکیەکان سەرباری ناومێدیان لە ساڵی تازە، بەڵام هیوادارن ئەو پەندە کوردیە بەسەر ساڵی تازەشدا نەسەپێ کە دەڵێ ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.